بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا نەیانتوانیویت کێشەیەکی هەڵپەسێدرا و لە نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکەن بە بڕوای چاودێرانیش ئەگەر گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم لە هەڵبژاردننی ئەم جارە بکرێت دەتوانرێت چارەسەرێک بۆ کێش هەڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغداد بدۆزرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دڵشاد حسێن ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە هەولێرشۆ دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ و شارەزار لە کاروباری عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەردوو هێزی دەسەڵاتداری هەرێم نەیانتوانیوە هیچ کێشەیەکی هەڵپەسێدرا و لە نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکەن. دوای ڕوخانی ڕژەمی بەعس و بنیادنانەوەی عێراقی نوێ و پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراق چارەسەری کێشەکانی هەرێم و بەغداد لە دەستورەکەدا ڕەنگی دایەوە، بەڵام نەتوانراوە ئەو کێشانە لە ماوەی 15 ساڵدا چارەسەر بکرێن. یارترین کێشەکانی هەرێم و ناوەند بریتین لە کێشەی خاک لە ناوچە کوردستانێدا بڕێنراوەکان، کێشەی پشکی کورد لە بودجەی عێراق، کێشەی موچەی پێشمەرگە، کێشەی نەوت و غاز. بە بڕوای چاودێرانی سیاسیش ئەگەر هەردوو هێزەکە خەمی جێبەجێکردنی مافە دەستورەکانی خەڵکی کوردستانیان هەبوایە دەیانتوانی لە ڕێگەی دەستورەوە ئەو کێشانە چارەسەر بکەن، بەڵام کارکردن بۆ بەرژەوەندی حیزبی وای کرد نەوەک کێشەکان چارەسەر نەبن، بەڵکو کێشەکانیان ئاڵۆزتر کرد. هەردوو هێزی دەسەڵاتداری هەرێم دەیان پۆستی باڵایان لە حکومەتی عێراق بووە، لە نمونەی سەرۆکۆمار و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیری سیادی و سوپاسالاری عێراق و چەندین پۆستی تری باڵا. لە هەمان کاتیشدا لە پەرلەمانی عێراق زۆرینەی کورسیەکانی کوردیان بەدەستەوە بووە. ئەو هێزانە ئەگەر خەمیان خەمی کورد بووایە، خەمیان تەنها پڕکردنی قاسەی حیزب و گیرفانی خۆیان نەبووایە، دەیانتوانی لە ڕێی پەرلەمانی عێراق و حکومەتی عێراق کار بۆ جێبەجێکردنی کێشاڵپەسێدراوەکانی کورد لە عێراق بکەن. دیارترین نمونەش لە کێشاڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغداد کە دەسەڵاتدارانی هەرێم لە بری چارەسەرکردن ئاڵۆزتریان کرد کێشەی خاک و نەوت و غاز بوو. پێش فرۆشتنی نەوت بە سربەخۆیی پشکی کورد لە عێراقەوە دەهات و بەپێی ئامارەکانیش لە دوای ساڵی 2004ەوە زیاتر لە 74 ملیار دۆلار لە بەغداد هاتۆتە هەرێمی کوردستانەوە. پێش فرۆشتنی نەوت بە سربەخۆ وڵاتیان هێرم کێشەی موچە و خزمەتگوزاریان نەبوو، بەڵام دوای فرۆشتنی نەوت کێشەی موچە سەری هەڵدا و سیاسەتی نەوتی سربەخۆی هێرم شکستی هێنایەوە. بۆی فرۆشتنی نەوتیشەوە پەیوەندی هەرێم و بەغداد ئاڵۆزتر بوو. لەلایەکی دیکەوە لە ساڵی 2017دا کورد توانی تەواوی خاکی ناوچە کوردستانیەتدا بڕێنراوەکان کۆنتڕۆڵ بکاتەوە. بە جۆرێک لە 100 ساڵی ڕابردوودا هیچ کاتێک کورد ئەوەندە خاکی بەدەستەوە نەبووە، بەڵام بەهۆی هەڵەی ڕیفراندۆم لە سەدا 51 خاکیان دۆڕاند و کێشەی خاکی لەگەڵ عێراق ئاڵۆزتر کرد. دەسەڵاتدارانی هەرێم بۆی سیاسەتی هەڵە و چەوتیانەوە پێگەی هەرێمیان لە 4 ئاسدا لاواز کرد: ئاسی ناوخۆ و پێگەی هەرێم لە بەغدا و پێگەی هەرێم لە ئاسی هەرێمایەتی و نێودەوڵەتی. بە بڕوای چاودێرانیش لە ڕێی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق و گۆڕانکاریکردنی ڕاستەقینە لە نوێنەرایەتی هەرێم دەتوانرێت کار بۆ بەهێزکردنەوەی پێگەی کورد و چارەسەرکردنی کێشاڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا بکرێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربن کە دڵشاگە سەرەتا لە بەرزستانەوە دەست پێ بکەین. هۆکاری چیە کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو نەتوانراوە هیچ کێشەیەک لەگەڵ بەغداد لە کێشاڵپەسێدراوەکان یەکلا بکرێتەوە؟ لە ڕاستی ئەو کێشانەی لە دوای نووسینی دەستورەوە کە عێراق هەڵوەشاوە بوو و عێراق بەشێکی سەرەکی لە سەردەستی کورد بنیاتنرایەوە، هەر لە نووسینەوەی دەستورەوە تا دروستکردنی موسساتەکان وە کورد محورێکی سەرەکی بوو بۆ دروستبوونی دەوڵەتی عێراقی لە دوای 2023ەوە. بەداخەوە کێشەی پارتی وەکێتی بە تایبەتی کە نوێنەراتی کوردیانە کرد، کێشەکان بەڕادێک ئەوەندە بە حزبی و بە شخصیانە کرد لە پێناوی مەناسب و
کۆمەڵە دەستکەوتی حزبی وەک دەستکەوتی نەتەوەی سریان نەئەکرد بۆیە نیان نەویست کێشەکان چارەسەر بێ دایم ئەم کێشانە لە کاتێکە کارەقز لاواز بووە تو ئەتوانی مەرجەکان نەک مەرج بسێتوانی یاسا جێبەجێکەی بەسەریان لە ڕاستی ئەمان تەنانەت لە تشکیلەی حکوومەت ئەو حکوومەتانەی کە کێشەیەتی ئەەکەم لە هەرێمی کوردستانەوە دروستە بوون بە مبارەکەی ئەمان دروستە بوون بەبێ ئەوەی هیچ مەرجێکدانێن بۆەوەی کێکێ لە کێشەکان کە چارەسەر هەنێک کێشەش هەیە دروستکراون هەنێک کێشەش هەیە ئامانج لێی بۆ دەستکەوتی حزبی و پارەیە ئەگەر بێت لە کتێبەکەی برێمەر ئەگەر سێری بکەی ئەڵێ ئەو کاتێ داوام لە کوردەکان کرد کە بڕۆن بیرکەنەوە بزانن بۆ ئەداهات لە داهاتوی عێراق چیان ئەوێ ئەڵە زۆر قەلق بووم داواکاری زۆر گەوریان هەبێ کەچی دوای هاتنە بەغا سەیرەکەم داواکاری پارەیان هەیە ئەمە یەکەم حاکمی مەدەنی ئەمریکا لە یادەوەرەکانی ئەڵێ بەداخەوە کاتی هاتم سەیرەکەم داوای پارە و بوجەکەن ترسا بووەوەی کە داواکاری سیاسی گەوریان هەبێ بەو جێبەجێ نەکرێ یا داواکاری سیاسی گەوریان هەبێ کە عربەکان قبولیان نەبێ بە جۆرە لە جۆرەکان بەڵام بەداخەوە داواکارەکانیان وەک ئەو باسەکە زۆر بچوک بووە یعنی بچووکە ئاستەکاتەوە سەرپارەکە ئاس بێتە سەرپارە هیچ کێشە نەبوو بۆ ئەوە بەشێکێتی لەوێ ئەو وێنەی کە بۆ کورد درابوو بۆ قەزەی کوردی درا بۆ ئەوان بچووکیان کردەوە بۆ عێراقەکانیش تێگەشتن عربەکانیش تێگەشتن چۆن وێنەی بچووکیان چۆن بچووکیان کردو لە وێنەی قەزەیەکی سیاسی گەورەی کوردیەوە بۆ چارەسەرکردنی کێشەیەکی کوردی لە دوای دەستورۆ لە جێبەجێکردنا شەڕ هاتە سەر بوجە و پارە شەڕ هاتە سەرەوەی پلە دابەشکردن لە بەغدا ئەوەندەی شەڕی پلیان نەکرد کێ وەکیلی وەزیر بێ کێ وەزیری فلان بێ کێ مۆزەف بێ مەسەلەن لە وەزارەتەکانی بڵێن لە قونسوڵەتەکان و سەفەرەتەکانی عێراقا ئەم حزبانە هاتن بە پشکێنە هەرچی مۆزەف و قونسوڵ و ئانە خەمی ئەمەیان بۆ ئەمانە دابەشکەن وەزائیدەنەوە کە لە دەستگا باڵەکانی حکوومەتی عێراقیە بوون خەمی ئەوان بوو مەسەلەن پارتی سوپا سالاری هەبووە چەندێ خەمی ئەوەی بۆ کە چەک و تەقەمەنی و ئەمانە لە ڕێگەی سوپا سالارەکەەوە بهێنێ بۆ بەرەی خۆی ئەوەندە خەمی ئەوەی نەبووە کە سوپاوا لێ بکە کە کوردەکان ناو سوپا ڕۆلی گەورەیان هەبێ و نسبەتێکی گەورە ناو سوپا تێکەڵ بکرێ و یەکێک بۆیە بە بەردەوام ئەو کێشانیان بە معلقی هێشتەوە چونکە ئەو کێشانە دایم بە دەستیانەوە بۆ ئەوەی بە بەردەوام هەرێمی کوردستان لەگەڵیان بڵێ ئەمان لەسەر حەقنیە دایم پشتگیریان کە لە ئینتیخاباتەکانە چونکە کێشەکە نەمایە دنیا هەرێمی عێراق و هەرێمی کوردستان استقراری بکرد بەزەوەی کە بەرز وتە ئێستا کێشەی کورد وێنەی کوردیان لە بەغداد ناشرین کرد سەبەنمونە کێشەی کورد لە کێشەی خاک و ئەوانە ئێستا بەتایبەتی ساعت و سەر موچەی 2000 بەڵێ ئەوە یەکێ لە کێشەکانە ئەوە نەتیجەیە ئەوە نەتیجە بە تراکمی وا هاتووە مەسەلەن کاتی حکوومەتی عراقی بودجێ پێشمەرگە بە نمونە بگەڕینەوە کاتی حکوومەتی عراقی داوا کە هەرێمی کوردستان بە پێی دەستور حرەسی ئەقلیمدا ئەمەزرێنێ و داوای کردو ژمارەکەی ئەوە نەبێ ئەمان لەبەرەوە ئەوەندە چەکداریان بۆ خۆیان دروست کرد بۆ ئەوەندە چەکدارن تاعینەکرد پیانوا بوو هەرچی موچەی لە بەغداوە دێ نەیانزانی حکوومەتی عراقی بەش بە پەنجەیان کرد هەموو خەڵکیان هەنا بە بندیوار و بە ناوی پێشمەرگە و بە ناوی مۆزەف و بە ناوی چیوە دایان مەزران پیانوا بوو هەموو موچەی مۆزەف لە عراقەوە دێ نازان کاتی ئەمان ویان کرد موچەی مۆزەف بوو بە ئاستی ساب 24 مۆزەفی عراق بۆ ئەمە عراق قرس بوو عراقیش زانی ئەمە چیەکە زانی وتێ بێ لە بودجێ 2007 خۆتا موچە بن ئەوە بۆ ئەو کێشەی هەرێم ئەمەی لێ هات لە بڕۆ هیچ بنەمایەکی زانستی سیاسی لە پشتی تەطبیقکردنی داواکارەکانی کورد و جێبەجێکردنی دەستور نەبوو چی لە پشتەوە بوو ینی بەرژەوەندی حزبی بەرژەوەندی شخصی خۆ دەوڵەمەندکردن و فەزایەکی ویان دروست کرد تەنانەت لە باتیەوەی نمونەی کە پیانەوت نمونەی دیموکراسی بینە بەغا بە پێچەوانەوە نمونەی خراپی و جۆرە خراپی دەستکەوتی حزبی و بڵێن محاسەسی حزبیان بردە بەغا لە باتی ئەمان بڵێن نوێنەری ئەوە بن کە دیفاع لە دیموکراسیەت کەن کوێمی ئەزمونێکی زیاترمان لەوان هەبوو و دیفاع لە مؤسساتی دەوڵەت کەن بە پێچەوانەوە بوون بە بەشێک لەوەی کە مؤسساتی دەوڵەت بەشێک لە فەساد و گەندەڵی تیاگەشتن بکە کە خۆیان حزور ئامادەییان هەبوو بۆ ئەمە بۆیە ئەو وەزارەتانەشی کە کوردی تیا بۆ بێگومان بێبەش نەبوو لەو گەندەڵیە سپاس دەکەم دواتەگەرم لای بەرز ئەگەر بچینی هەورێ لای کاک دکتۆر ئیبراهیم کاک دکتۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە کورد کۆمەڵی کێشەی هەڵپەسێدراوی لەگەڵ بەغدایە هەیە لە سەرەتای ساڵی 2023 بۆچی دوای نووسینەوەی دەستور لەگەڵەوەی کەم کێشانە لە دەستور چەسپێنران و ڕێکاری یاساییان بۆ دانرا بۆچی نەتوانرا بەجێ بکرێت پەیوەندی بە کەم تەرخەمی کوردەوە یاخود پەیوەندی بە حکوومەتی عێراقەوەیە بەناوی خدای بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ میوانەکە و بۆ کەناڵی بینەرانی کەناڵ ئاسمانی پەیام هەڵبەت بەڕاستی لە دوای نووسینەوەی دەستوری عێراقی لە 2005 و خستنە بوارێ جێبەجێکردنەوە کۆمەڵی کێشە هاتە بوون کێشەی جێبەجێکردن ئەسڵەن لە
خۆی لە نووسینەوەی دەستورە کۆمەڵی کێشە چارەسەر نەکران لەوانە کێشەی خاک لەوانە کێشەی حتا کۆمەڵی یاسای گرنگ لە ناو دەستورە کۆمەڵە بند لە ناو دەستورە بە یاسارێک دەخرا لە دوای ئەوەی کە بێتە بواری جێبەجێکردنەوە کابەتە ئەسڵەن وجودی دەستورەکە خۆی نووسینەوەی دەستورەکە خۆی بۆ شێوازێکە هاتە بوون بە کێشە هاتە بوون بۆیە لە بواری جێبەجێکردنیش ئەمە ڕەنگی دایەوە لەبەرەوە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵە هۆکاریەکەمیان عێراق لەو کاتا کە دەستوری تیان نووسرایەوە عێراقێکی شلۆق بوو عێراقی مستەقر نەبوو کە دەستوری تێدا نووسرایەوە کە لە کاتێکدا بوو کە هێزە سیاسیەکان هەرێکی هەر پێکاتێکی سیاسی لە عێراقدا دەیویست جێگە پەنجەی خۆی لەناو دەستوردا جێ بکاتەوە ئەو بەرژەوەندانەی خۆی جێگە بکاتەوە لە هەمان کاتیشدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەو کاتە لە عێراقدا بوو دەویست بە جۆرێک بێ کە خۆی دەوێت بۆیە لە نە ئەوەی کە ئەمریکا ویستی بۆ شێوازە بوو نەوەی کە پێکاتەکانیش کە هەرێکی بە شێوازی بۆ جێبەجێکرا لەبەرەوە دەستورێک هاتەبوون وەکو پیان وترا دەستورێکی تەوافقی لەبەرەوە لەم قۆناغا کە دەستورێک بۆ شێواز هاتەبوون لە جێبەجێکردنەکەش ئەسڵەن نابێت چاوەڕێی یۆتۆپیایەک بیت چاوەڕێی شتێکی زۆر گەورەی لێ بکەیتەوە هەموو بەندەکانی جێبەجێ بکرێتەوە ئەو بەندانەی کە هاتوون جێبەجێکرد یعنی بۆ نمونە دانراکە لە کۆتایی 2010دا مادەی 140 جێبەجێ بکرێت ئەسڵەن جێبەجێ نەکراوە 2018 ئەمانە پێمان دەڵێن چی پێمان دەڵێن کە عقلەتی سیاسی و نووسینەوەی دەستور و تێنەگەیشتن لە مەغزا و مەوادە دەستورەکان لەو کاتێک کە چەسپێنران لە ناو دەستورە وای کردووە کە جێبەجێکردنەکەیشی ئەستەم بێت لە کاتێکی تردا ئێمە دەبینین ئەکرا کۆمەڵەش لە ناو دەستورات جێگە بکرێتەوە ئەکرا نووسینەوە دەستور بە شێوازێکی تر وایە بۆ ئەوەی کەوا لە پراکتیزەکردنا کە دێتە بوون بە شێوازێکی تر بێ ئەمە لایەک تریشەوە هێزە سیاسیەکان پێکاتە سیاسیەکان لە کاتی نووسینەوە دەستورە جۆرێک بوون پێگیان جۆرێکی تر جۆرێک بوو دوای نووسینەوە دەستور و هەڵبژاردن و دامەزراندنی حکوومەتی 4 ساڵی بۆ عێراق کە بینیان هێز لە دەستیاندایە و قووەتێکیان هەیە بە جۆرێکی تر مامەڵەیان کرد واتە لە کاتی نووسینەوە دەستورا بێهێز بوون لە کاتێکە کە حکوومەتیان کەوتە دەست و دامەزراوە سیاسەکانی عێراقیان کەوتە بندەست بە تایبەتی شیعە جۆرێکی تر مامەڵەیان کرد لە هەمان کاتا کورد نەهات هەڵوەستێکی ڕوون و ئاشکرایە بەرامبەر بە ئەو هەڵوەستانەی کە ئەوان کردیان هەرچی محاولەیان دەکرد وەکو گۆندەلێ زاراج لە کتێبەکەی خۆیان بە ناوی دیموکراسیەوە دەڵێ ئێمە ئەو کاتێک کە نوری مالیکیماندان لە ساڵی 2006 مدەیەکی پێچوو دوایی کوردەکان و سونەکان داوای لێکردین کە ئێمە نوری مالکی لابێن چونکە نابێتە هۆی جێبەجێکردنی کۆمەڵێک شت لە عێراقا لەوانە جێبەجێکردنی دەستور لەوانە کە خۆی دەیەوێت بە ئاڕاستی دیکتاتۆرێت تا بڕوات بەڵام ئێمە پێمان وتن ئەوە ئێوە خۆتان هەڵتان بژاردۆ دەبێت تەعاملشی لەگەڵدا بکەن بۆیە هێزە سیاسەکانی ئەو کاتیان لەگەڵ بەرامبەرەکانیان دەکەن چۆن تەعامل لەگەڵ ئەو واقع سیاسیەکان کە هەیە بەڵێ بەس سەبارەت بە کورد بۆ نمونە کۆمەڵێک ماف بۆ کورد لەو دەستورەدا چەسپێنران لەگەڵەوەی کە بەرەز وتت تێبینیشی لەسەرەوە بەڵام بۆچی نەتوانرا ئەم مافانەش ئەم مادە دەستوریانەش لە بەرژەوەندی کووردا بەکاربێنرێت لە کاتێکە کورد پۆستی باڵای بەدەستەوە بووەوە لە پەرلەمانی عێراقیش هەردوو هێزەکە نوێنەراتی زۆرینەی خەڵکی کوردستانیان کردووە لە 15 ساڵی ڕابردوودا ئەو دوو هێزە دەسەڵاتدارە کە بەردەوام نوێنەراتی کوردیان کردو براران داوە لەسەر چارەنووسی کورد و بۆ بوون لەگەڵ عێراق بۆ پاراستنی بەرژەوەندەکان لەگەڵ عێراق بۆ کۆمەڵە لەو بەرژەوەندە شەخسی و حیزبی و شتانەی کە هەیان بۆ لە بەغا بەڕاستی وای کردووە کە بێباک بن بەرامبەر بە کۆمەڵێک شتکە بۆ کورد هاتوو بووە بوون لە ناو دەستورە بەڵام لە جێبەجێکردنەکەیە کە خەلەل هەبوو نهاتن بخوام کە بە ساحێب و مووقیفێکی ڕوون و ئاشکرا بەرامبەر بە بگرنەبەر ئەمە پێمان دەڵێت چی کاک حەکیم پێمان هەڵێت کە ئێمە ئەبوایە کۆمەڵی هەنگاوی سیاسی و هەنگاوی دەستوریمان بگرێتە بەر لە کاتێک کە مادەیەکی دەستوری جێبەجێ ناکرێت ڕۆشنە بۆ محکەمەی فیدرالی ئیتیحادی فیدرالی لە کاتێکا کە مادەیەکی دەستوری جێبەجێ ناکرێت گەر محکەمەی ئیتیحادی بۆ شێوازی نهاتە بەدەم داواکانی کوردەوە لە ڕێگەی یاسا و ڕێسا کارپێکراوەکانی عێراقەوە ئەو کاتە ئێمە هەڵۆستێکی سیاسی بگیراتە بەر و بە شێوازێکی جدی لە پرۆسەی سیاسی عێراق بکشێنێتەوە چونکە لە 2006 بۆ 2010 کە قۆناغی یەکەمی حکوومەتێکی میشەی بوو لە کەمالێکی سەرۆکاتێک کرد و ئەو کاتش مواشراتە بوو کەمالێکی بە ئاڕاستەیەکی دیکتاتۆریاچێت لە عێراقا بۆ جێبەجێنەکردنی ماوەی دەستور و کە لە ناویشانە ئەو مافانە بوو کە بە کوردرا بوو لە دیارترین نیشان بریتی بوو لە مادەی 140 و ناوچە دابڕێراوەکان لە هەرێمی کوردستان نەهاتن هەڵوێستێکی سیاسی ڕوونان هەیە بەرامبەر بەو واقعە
هەر بە کۆمەڵێک امتیازات بە کۆمەڵێک دەستکەوت بۆ پارێکە لە بەغاوە بۆیان دەهات بەوەی کەوا قسە نەدەکرا چۆن ئەم پارەیە سرف دەکرێت تەخشان و پەخشانان پێ دەکرد و مەساڵحی حیزبیان هەبوو مەساڵحی شخصیان هەبوو وای کرد کە مافە گشتیە بەرژەوەندی گشتەکە وەلا برنێ بۆ بە کۆمەڵە بەرژەوەندی حیزبی و کەسی و شخصی دەستکەوە. بەڵێ سپاس دەکەم کاک تۆ دواتەگرم و لای بەرز کاک دڵشاد بەرز پێشتر باسلۆ کێکێک لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا مەسەلەی پێشمەرگە بووە بە بۆچوونی ئێوە هۆکاری ئەوەی کە پێشمەرگە بۆ نمونە موچی هاوتان نەکرێت لەگەڵ سوپای عێراق نەخرێتە سەر وەزارەتی بەرگری عێراق پەیوەندی بە هەرێمەوە بوو لەبەرەوەی کە کۆمەڵی خەڵک مەسەلەن گەندەڵی کردووە لە لیستی پێشمەرگەمەوە کارەکەی بووە بەشێکی زۆری ئەوەیە ئەزانی شتێکەیە کە ئێمە ئەبێ نابێت دووفاقی لەگەڵەمە مامەڵە بکەین ئێمە نابێ بە ناوی لە لێدان لە وەتەری قەومی ئێمە بین هەرێمی کوردستان بە بەردەوام لە ئەزما لەگەڵ عێراقا بەردەوام بێ چونکە بەڕاستی ئەگەر تۆ دەستورێکت نووسیوە دەنگت پێداوە لە نووسینەوەی بەشدار بووی تۆ داوای عراقێکی یەکگرتووەکەی کە ئەشتە بەغدا سوێن دەخۆی یەکێتی عراق بپارێزی هەموو ئەمانە بەڵام دێ لە تەعاملە وەک دەوڵەت لەناو دەوڵەتێک تەعاملەکەی بەڵام نەتوانێمە بەهێمنی بەریتە سەر هەنێک کێشەی بەسیتەیە بۆ نمونە کاتێک کە عراق لەگەڵ عراق ڕێدەکەوی ئەڵە من هێزێکی نظامی مەوێ یەکەی 1970 ناوێ من لیوام ئەوێ من وەزارەتی پێشمەرگەم ئەوێ و عەدەدێکی محدود مەوێ ناکرێت تۆ لە هەرێمی کوردستانە بۆ نمونە 200,000 پێشمەرگەت هەبێ 300 هەبێ کە بەمەرجە تۆ ئەگەر بێت و لە بەئەسی بوجەکە حسابکە ساحەفدەیە بەشێکی ئەم هێزانە لەبەرەوەی لای بەرپرسەکان بوون لەبەرەوەی بەشێکی هەر هێزی بەدەست کەسێکەوە بوو بۆی ڕازی نەبوون ئەم هێزانە هەڵوەشێنەوە لە ناو هێزێکی نظامیە ڕێکی بخەن کە بتوان عێراق ئیحراجکەن و بڵێن کاکەوەی ئێمە ئامادەیمانتیایە و بە ئەمریکا بڵێن چاودێران بڵێن ئەوەی ئێمە ئامادەیمانتیایە ئەوە بە نظامی هێزەکەمان ڕێخستەوەکو کە لە دەستورە هاتووە هێزی پێشمەرگەمان ڕێخستووە تەجیز وەرن فەرموو حکومەتی عراقی با سەر بە وەزارەتی دیفاعی عراقی بێ و تەجیزی کەن هەموو ئەو مستحقاتەنە هەیەبیدن بۆیە بە بەردەوام ئەمە کێشە بووە لە نێوان هەرێم و بەغدا بەڵام هەموو جارێکش لە بودجە دیاری کراوە بەڵام لە جێبەجێکردن جێبەجێ نەکراوە بەشێکی زۆریشی ئەو بۆ عێراق کاتی خۆی ئەیوت من سا 17 ئەدەم خۆت مادەم وایە من سەدا 17 ئەدەم خۆت موچەی پێشمەرگە چۆنە دەبیدە بەشێکشی ئەمە بوو بەشێک ئەوەیە ئەمان نیان ئەویست کە هێزی پێشمەرگە بکەیتە سەر منزومەی دیفاعی عراقی لە ڕووی فعلیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی خەرجیەوە لە ڕووی ئیداریەوە بەڵێ ئەوە بۆی لە ژێر سەیتری خۆیانە بێت لە ژێر سەیتری ئەشخاصا بێت هیچ پەیوەندی بە بەرژەوەندی کوردستانەوە نەبووە پەیوەندی بۆ نەبووە پەیوەندی تۆ مەسەلەن بۆ نمونە من هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر بڵێن سەر بۆ وەزارەتی دیفاعی عراقی بێ و لە ڕووی ئیداری و سیاسی و ببوورە لە ڕووی ئیداری و مالی و تەنانەت عسکەریش سەر بە سوپای عراق بێ ئەگەر بێت و سوپای عراق بە جۆرێن پێشمەرگەی جوڵان پێشمەرگەی کوردە لە پاشان بەگوێ ئەو ناکە بۆ من لەمە بترسم نە پێچەوانەکەی خۆی ئەمە بوو بۆی لە ژێر 10 ساڵاتی ئەمانە بێ بۆ بەکاری بێن هەروەکە بین لە خۆپیشاندانەکان بەکاردێ بۆ پاراستنی خۆیان بەکاردێ و یەکێک لەو هێزانی بۆ دەنگدان بەکاری دێنن بە جۆرە لە جۆرەکان بەناڕەوایی ئەم هێزانان بۆ ئەمە هێزێکی منەظەمە و ئەمە نیانی سوێسەکە بکرێت تەنانەت دوای ئەوەش کە پێشمەرگە لیواکانی پێشمەرگەی دروست کرد لیواکان بەس بەناو یەک بوون ئامر لیوا یەکێتی بوو جێگرەکەی پارتی بوو یعنی هەر لە پڕێکە مەسەلەن بۆ نمونە هەر لیوا هەڵوەشاتەوە هەمی هەڵەوەشایەوە پارتی ڕۆشت بۆ لای خۆی کێتی شۆ بڵای خۆیان ئەم هێزە لە ڕووی سوپای نیشتیمانیەوە هیچ بنەمەکی سوپای نیشتیمانی نەبوو و ئەم کە بنەمای سوپای نیشتیمانی نەبوو هەم بە قازە هەرێمی کوردستان نەبوو هەم نەی ئەتوانی ژیان لە زەرری پێشمەرگەش بوو لە زەرری پێشمەرگە لە بژێوی پێشمەرگە لە ژیانی پێشمەرگە و لە سمعی پێشمەرگەش یعنی هەموو لە زەرری ئەوانە بوو ئەگەنە هێزی پێشمەرگە هێزێکی منەظەمی نیشتیمانی بووە ئێستا نیشتیمانی ئەپاراست ئێستا بەشێک بوو لە ڕاستە بەشێکی زۆری پێشمەرگە لە شەڕی داعشان نیشتیمانی پاراست و قارەمانانە پاراستیان شەهیدیاندا هەموو ئەمانیان کە بەڵام وەکو منظەمە و تەشکیلەی پێشمەرگاڵێ لە دوای داعشیش بۆمان دەرکەوت کە ئەم هێزێکی تۆکمەی منەظەم نییە هێزێکی پەرش و بڵاوە هەرێکی بەلای یەکێکایە بۆیە نەتوانرا هەتا ئێستاش نەتوانرا ئەوە جێبەجێ بکرێ و لە داهاتوش ئێستا ئەمریکا کە بودجەدا بە پێشمەرگە بەڕاستیەکە لە مەرجەکانی ئەبێ هێزە یەکخرێ تا سەر موچەت پێ نادا ئەوە بەشێکێتی بەڵە زۆر باش سەبات بە کێشەیەکی تر کێشەی خاکە بە بۆ چوونیەوە مەسەلەن کە کورد هۆکاریەوە بوو کە مادەی 140 جێبەجێ نەکرێت یاخۆدە پەیوەند بە عێراقەوە بۆ نمونە لە کێشەی خاکە یاخود پێشتر لە 2000 دوایەوەی کورد ناوچەکانی کۆنتترۆل کردەوە بازەوە کە مادەی 140 کۆتایی پێهاتووە و ئێمە جارێکی تر باسی لێوە ناکەین ئەخر ئەو غرورە ئەوەیە جۆرێکە لەو غرورێکە قادەی کوردی تێکەوت پێی وا بێ کە ئیتر شتێک هاتە پێشێت داعش هات و عێراق کۆتایی هات و ئەم بەهار لە ئەژنۆیەتی نازانم عادەلەی نێودەوڵەتی و ناوچەی وانە عێراق عێراقە وڵاتە موسساتی هەیە تۆ ناتوانانی تۆ بەشێکی لە موسساتەکەی
تۆ کاتێک دێ ئەڵێ جارێ پێشتر کاتێک لایەنە عەرەبیەکان ئەیانوو مادەی 140 لە مودەی قانونی خۆی کە 2 ساڵ بۆ کۆتایی هاتووە ئێمە دژی بووین ئەمە نەخر کۆتایی ناتۆ بێ جێبەجێ بکرێ باشە ئێستا ئێمە کە بەدەمی خۆمان بڵێن کۆتایی هاتووە بە حساب ئەمری واقع ئەسەپێن بۆ منتیقانە لە ڕاستی ئەمە ناواقعبینیە چکە تۆ ئەزانی ئەو ناوچانە نەتەوەی کەیتایە ئەمریکا لە عێراق هێشتا ئیدارەکە تەحالوفی نێودەوڵەتی ئێران ڕۆڵی هەیە تورکیا ڕۆڵی هەیە هەمووانە ڕۆڵیان هەیە لە معادلە کێشەی گەورە لە جێبەجێکردنی مادەی 140 کە جێبەجێ نەکرا لاوازی فشاری کورد بوو لەسەر بەغدا لەسەر ئەو حکوومەتانی کە تەشکیلەکرا مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ مادەی 140 جێبەجێەکەی هەنێ شوێن هەیە جێبەجێکردنەکەی جارێ بۆ قۆناغا ئاسان نیە تأجيل يكم أو أحسن أو جبل جكم بون بمرج بسر حكمته كان بون من أي كم بمرج قناغ يكم أي كم بمرج من بمرج اللي حكمته بجداري يكم جاري أو ناوشاني كيك لايبون توا وكو خانقين بابت إعلان كريبيته وصار أبيه وكو فلان بقى بيته وصار حدودي إداري أمنا وشانا جاب كريتوا كفري بيته وصار فلان شون بكريته وصار كركوك يعني أمش تانا قناغي بسيطو بداين أكراج بجبكري أكراج بجبكري أمان ئێمە ئەمانوت یا هەمی پێکەوە جێبەجێ یا جێبەجێ نەکرێ ناکرێ ئێمە ئەمانتوانی سیاسیترن نەرمتر و معاملەی عێراقیانەتر لەگەڵ بابەتەکە بکەین بەڵێ بەس هیچ کات نەیەکردووە مەرزی لە پێکهێنانی حکوومەتەکان یاخود پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا لەسەر مەسەلەی خاگاڵۆز بکەن لە ڕاستیە چەند جارێک کراوە بەڵام پێم وایە بە کێشەی تریشی لە پشتەوە بۆ نمونە هەر بەهۆی کوردە بۆ جەعفەری لە سەرکۆزیران لابراو نەکراوە بە سەرکۆزیران بەڵام وتی مادەی 140 جێبەجێ باشە بەسەرچاو هەر کورد لە هەولێرە پاڵپشتی مالکی کرد و سونەکانی ڕازی کرد کە مالکی بکرێتەوە بەسەر وەزیرە دوای مالکیشمان لێبوو بە لیان کردین بە شەیتان مالکی خراپە بێ بڕوە هاتین عبادیمان هێنا ئێستا عبادیش ئەڵێن عبادی شەیتانە خاکی داگی کردین هەمومانە نازانێ ئەمە دەوڵەت ئەمە ڕێز و زەرایە ئێمە ئەبێت تعامل لەگەڵ عێراقا ناکەین وەک ئەوەی کە بڵێن دۆستێکی 100% ئەمە ئێمە سیاسەتی لەگەڵاکە ململانەیەمان هەیە ململانەی کێشەی کورد لە عێراقا ململانێکی بەردەوامە بەڵام گرنگ حەکیمی قیادەی کورد ئەوەیە کە کەمترین ئەزمە کەم کاتەوە ورد کێشەکان حەلکە تا ئەگا بە عێراقێکی ئیستقرار نەک بێ مجازفەی ڕفراندۆم کە نەک بێ بۆ ئەوەی نەک بێ کە لە شەڕی داعشا پشتی لایەنە بگرێ دژی لایەنێکی تر نەک بێ لە پێناوی ململانێ لەگەڵ مالکی بێت تەسریح بدا بڵێتر نێوان ئێمە و عێراق کەسێتە سنوورە لەگەڵمانە ئەم جۆرە تەعاملکار یا یەکێک لەو شتانە چ کێشەیەکە بوو ئێمە لە کەرکووکە ئاڵای کوردستان پیرۆزە هەڵیکەنی هەڵی نەکەن چ کێشەیەکە بوو چی بۆ کورد دەستکەوت بوو ئێمە دێن بەم حاڵەتە ئیسفزازی پێمان وایە ئێمە سەرکەوتوین نەتەوەکانی کە نەمانتوانین ئەم نەتەوانەی کە لە کەرکووک و ناوچەکان لەگەڵ ئێمە بژین و قەنەعەتیان پێ بکەین کاتە هۆکارەکە بەشێکی ئێمەش سپاس دەکەم کاک دکتۆر گەبگەڕێم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بە بۆچوونیەوە دەتوانرا چی بکرێ بۆ من لە ڕێی حکوومەتی عێراقەوە لە ڕێی پەرلەمانی عێراقەوە بۆ چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکان کە نەکراوە ئەلبەتە خۆی کۆمەڵی هەڵە کرا لە سەرەتاوە لە نووسینەوەی دەستوری عێراقی با بڵێن ئەکرا کۆمەڵەشت بکرایە ناو دەستور دوای ڕنگدانەوەی باشی هەبوایە بۆ جێبەجێکردن کۆمەڵە زەمانات هەبوایە لە ناو دەستورە بۆی کەوا لە داهاتووە پێکاتەکانی تری عێراق بترسانە بۆی کەوا جێبەجێ شێوەیەکی باشتر دەستوریان جێبەجێ بکردایە یەکێ لەوانە ئەکرا مدەیەک هەبوایە بۆی کەوا ئەم پێکاتی کە کوردە نەتەوەیە کە 100 ساڵە خەباتەکە مدەیەکیان دا بنابێت 10 ساڵ 20 ساڵ 15 ساڵ 40 ساڵ 50 ساڵدا بنایە بۆی کەوا ئەگەر بێت و لەم 50 ساڵە کورد بە تەواوەتی لە عێراق نەبێتە بەشێکی عێراق نەبێتەوە خاوەنی ئەوەی کەوا پێ دەوتر هاوڵاتی بوون جێبەجێ نەکرێت لە عێراق و کاتێ ئێمە مافێکی ترمان دەبێت شێوازێکی تر هەڵەبژێرین دەو شێوازانێکی خۆمان ئەمە نەکرا کە ئەمە نەکرا بەڕاستی کاریگەری هەبوو لەسەر کۆمەڵە هەنگاوی تر لەلایەکی ترەوە ئێمە مانتوانی کۆمەڵێک هەنگاوی و جددی بنرێنە لە سەرەتاوە ئەمانەی ئێستا هەموو بەرەنجامن کاکە حەکیم ئەبوای ئێمە لە سەرەتاوە لە 2003 تا 2005 کە نووسینەوەی دەستور بوو کۆمەڵەشت بکرابایە کە نەکرایتر دوایی قسە لەسەر دەبێت لەسەر مەوادی دەستوری بکەیت لەسەر مەوادی قانونی بکەیت ئەو مادە قانونیانەی کە هەن ئەو مادە دەستوریانەی کە هەن ئایا چەندێک بەرجەستەی مافەکانی کوردی کردووە ئێمە دەبێت لە ڕێگەی دەستورەوە ئێستا شەڕی مافەکانی خۆمان بکەین لە ڕێگەی ئەو یاسا بەرکارانەوە کە ئێستا کاری بەدەکرێت عێراق شەڕی مافەکانی خۆمان بکەین تازە ئێمە نابێ هەوڵ بدەین بۆ کۆمەڵێک قەزایە بەڕاستی لە دەرەوەی دەستور و لە دەرەوەی یاسا کارپێکراوەکان بێت چونکە ئەمانە هەمویان بەرئەنجامەکەی زەررە بۆ ئێمە چونکە عێراق دەوڵەتە عێراقیانێکی سیاسی گەورە هەیە ئێمە ئیقلیمێکین لە ناو چوارچێوەی عێراقدا بە گوێرە دەستور ئیقلیمبوونەکەی ئێمەش ئیقلیمبوونێکی بەهێزە
لەناو زیاد لەوەش ئێمە هەنگاو یعنی سەرکە ئێمە وەکو ئیقلیمێک لە بەڵێ فەرموو ئێمە وە کاماژەم پێکردی ئێمە لە کۆمەڵی خاڵدا نەمانتوانی ئیسیفادێکی گەورە لەو دەستورە بکەین کە مافی زۆری بە کووردا وەکو ئیقلیم و جێبەجێکردنی ئەو مافانەی ئێمە لەناو دەستوردا ئێستاش بێت شتێکی زۆر گەورەیە بۆ کرد هەنگاوێکی زۆر گەورەیە بۆ کرد هەنگاوی ترینە لە دەرەوەی دەستور هەنگاوی ترینە لە کۆم بەڵێ ئێستا کە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی بەڵێ لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین ئێمە بۆ نمونە پەرلەمانی عێراق یەکێک لە ئەرکەکانی بەدوادات چوونە بۆ جێبەجێکردنی یاساکان بۆ نمونە توانرێت لە ڕێی پەرلەمانی عێراقەوە چی بکرێ بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ئەلبەت کا حەکیمی ئەمە گەر بێت و بڵێن پەرلەمانی عێراق یان هەڵبژاردنە چیەکە بۆ کوردیان چۆن چارەسەری ئەو کێشەڵ پێستراوانە کە لە بینی هەرێم و ناوەندا هەیە بەڕاستی ئەم بابەتێکی ترە ئێمە ئەسڵەن ئێمە کێشەی گەورەمان هەیە لەوەی کە بەغا تەعامل لەگەڵ دوو هێزی دەسەڵاتە کردووە لە بگرە لەگەڵ هێزێکی دەسەڵاتدارە کردووە لە هەرێمی کوردستان تەعامل لەگەڵ ئەمنەتەوا بەگشتی نەکردووە ڕنگ و دەنگی جیاوازی تا هەرێمی کوردستان کە ڕنگ و دەنگی جیاوازیدا دەبێت تەعامل لەگەڵ هەموو ڕەنگە دەنگ و جیاوازەکانە بکا بۆی کەوا تێبگا کە ئەم نەتەوەی کوردە چی ئەوێ لە عێراقا بەڵام هێزێک ڕۆشتووە تعاملی لەگەڵ بەغا کردووە لە ئەنجومەنی نوێنەران بە جۆرە مامەڵەی کردووە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە جۆرە تعاملی کردووە ئەمە کاریگەری هەیە ئێمە لەگەڵ بەغا ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت ڕنگدانەوەی کولی هەیە لەگەڵ بەغا بۆ نمونە ئەم دەنگدانە هەیە ئەم دەنگدانە ئەگەر بێت و کۆمەڵە هێزی کاریگەر بنێرێتە بەغا کە بەڕاستی بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرێت و مافەکانی کورد بە شێوازی دەستوری تەعاملی لەگەڵا بکە ئەو کاتە ڕێگای یاسایی هەیە ڕێگای دەستوری هەیە لەناو ئەنجومەنی نوێنەرانە ئێمە دەتوانین کۆمەڵە یاسایە کۆمەڵێک هەنگاوێک بندرێ بۆیکەوە ئێمە گەر هاتو کێشەی ئەومانە بوو کە مافەکانمان جێبەجێ ناکرد دەبێت لە ڕێگەی نوێنەرەکانمان لە بەغاوە لە نوێنەرەکانمان لە بەغاوە نوێنەری فعلی هەرێمی کوردستان بتوان کارەکانی خۆیان بە شێوازێکی پرۆفێشنەڵانە بکەن توان دعوا قەیدکەنە سەر حکومەتی ناوەندی ئەو کاتەش محکەمەی مختصەیە بۆ ئەم بابەتانە بۆ بابەت لە بابەتەکان کە محکەمەی مختصەیە لە ئاسی عێراق بۆ ئەم بابەتانە چ لە دەستور چ لە یاساکان ئەم شەڕانە بکەین نایبێنێ بە هەڵوەستێکی سیاسی هێزێکی سیاسی بۆ نمونە ئەگەر پەیوەندی باش بە لەگەڵ یەکێک لە پێکاتەکان ترە لە ناو عێراقا تعاملێکی هەبێت و دوایە ئەگەر پەیوەندەکەی خراپ و ڕنگدانەوەی بۆ هەموو کوورد دەبێت. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کۆمپانیای ئەتڵەس لاسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە 1 تا 11 5 2010 گەورەترین بازار لە فیستیڤاڵی بەهار ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازار خزمەت باوڵاتیان دەکا. لە فیستیڤاڵی بەهار پێداویستەکانی ڕۆژانت بە بڕی 25,000 50,000 100,000 دینار بکڕە و شانسی بەشداریکردنت لە تیر و پشکی وەرگرتنەوەی نیوەی نرخ زیاتر بکە. فیستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەوەی بینا و پرۆژەکانتان
با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود، کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسکۆنۆک ڕۆن و لۆبیایە ئەسپی ڕەشتەنیا و پێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کە گڵشادەکرد قسە لەسەرەوە بکەین چۆن دەکرێت ئەم هەڵبژاردنە بکرێتە وێزگەی بۆ بەهێزکردنەوەی پێگەی کورد بە ئاراستەی چارەسەرکردنی و کێشانەی کە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لەگەڵ بەغدا هەیەە. لە ڕاستی ئەم هەڵبژاردنە گرنگیەکی هەیە. گرنگیەک ئەم هەڵبژاردنە لە دوای 16 ئۆکتۆبەرەکرێت، لە دوای لە دەستدانی لە سا 50 خاکی کوردستانیان ناوچە جنەوەکانەکرێ لە دوای ئەو هەرسانەکرێت کە حکومڕانی کوردی لە هەرێمی کوردستان و لە عێراقا شکستی هێناوە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد و جێبەجێکردنی دەستور. بۆی ئەم دەنگدانە گرنگێکی زۆری هەیە کە ئەم هێزانە گۆڕانکاری بەسەرا بێت، نوێنەتی کورد لە بەغدا گۆڕانکاری بەسەرا بێت. ئەم گۆڕانکاریە جیاوازە بێت لەوەی ئیدی ئەو حزبانە بڵێن ئەو حزب عەرەبیانە ئەو حزب شیعیانە پەنا بۆ بن لەگەڵ حزبێکە تەعامل بکەن، چۆن لەگەڵ حزبێکە تەعامل بکەن بۆیان زۆر ئاسانە، بەڵام لەگەڵ نوێنەتی نەتەوەیە کە تەعامل بکەن بۆ ئەوان قورسە. لە نوێنەتی بڵێن گەلێکە تەعامل بکەن کە ناوی کوردە، بە نوێنەتی بەگشتی تەعامل بکەن لەگەڵ ئەوانە قورسە. بۆ نمونە ئەگەر بێت و ئەوان ئێستا لەگەڵ یەکێتی یا پارتی بەتەنە تەعاملکەن ئەوان فێر بوون تەعاملکردنەکە لەگەڵیان کە تەعاملکردنەکان زیاتر پۆست و پارە و بودجە و ئەم جۆرەیە ناچۆتە سەر داواکاری گەورە. بۆیە ئەوان تەعاملکرد بۆ ئەوان ئاسانترە. بۆیە پێم وایە هەرێمی کوردستان یا دەنگدەرانی هەرێمی کوردستان ئەبێ هەوڵدەن گۆڕانی لەم خەریتا بکەن. هەرچەند ئێستا ئێمە بە ژمارە ڕەنگە ژماری کورسەکانمان کەم بێتەوە بۆ هەموو لایەنەکان بۆ پێگەی کورد کەم بێتەوە، بەڵام ئەمە گرنگی ئەوەندەی نییە چکە کورد پێکاتەیە کە ئەگە کورسەکەی هەرچەند بێ پێکاتە مامەڵی لەگەڵاکرێ و لە دەستورە هەرێمی کوردستان چەسپێنراوە و مافەکانی چەسپێنراوە.
گرنگ ئەوەیە عقلێتی تعاملکرد لەگەڵ عراقا گۆڕانی بەسرابێ ئەوش بە گۆڕینی ئەم هێزانەیە بە گۆڕین ئەم هێزانە کەنوێنەتی کوردەکەن لە بەغا بۆ ئەوەی جۆرێکی کوردی کردبوون ئێستا یەکێتی و پارتی تا ئێستا کردویانە و تعاملێکی حزبیان کردووە بۆ نمونە من لە سەردەمی تەشکیلی حکوومەتی مالکی ئەو سەردەمە لەبەر ئەوەی مالکی ڕێک گۆڕان حسەی هەبوو بەپێی ئەو توافقە بووە وەزیری هەبووە بەڵام پارتی نێش گۆڕان وەزیری هەبێ مالکی تو نابێ وەزیری بیت وەزیری دەتێ ئەبێ من بیەمێ يعني تعاملکردنەکە لەگەڵ شخصی ئەوە بوو نەک لەگەڵ مؤسسەیەک کە ناوی هەرێمی کوردستانە دوو تعاملی دووەم ئەوەیە ئێمە مؤسسەی پەرلەمانمان هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی وەزیران مؤسسەی پەرلەمان کە بەپێی یاسا بڵێن بەرپرسی باڵا یا شوێنی باڵای پرسە چارەسەرەکانی هەرێمی کوردستانە لە ڕاستیان پەرلەمانە ڕۆڵی پێ نەدراوە کە ئەم پەرلەمانە ڕۆڵی دانەسانی هەبێ ڕۆڵی دانەسانەکان تەنها حزبی شخصی بوون من مالکیم پێ باشە لەگەڵی تعاملەکەم کوڕێکی باشە مالکی پێ خراپە شەیتانە یعنی پەیوەندی بە مەساڵحی حزبەکەی منەوەی مالکی باشە یا عبادی باشی ئەو خراپە پەیوەندی بە مؤسسەکەونێ ئەگەر ئێمە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە مؤسساتی بکردایە لەگەڵ بەغدا و پەرلەمانی کوردستان وەک مەرجعی شەرعی دەنگدەرانی هەرێمی کوردستان تعاملی لەگەڵ هەرێمی کوردستان بکە وەنێرانی کورد کە ئەچنە بەغا بە عەقڵێتی مؤسساتی تعاملیان لەگەڵ حکوومەتی عراقی بکردا ئێستا قۆناغی دەستکەوتەکانی دەستوری کورد لە قۆناغێکی زۆرترا بوو نەکەم پاشە کشە گەورەی کە ئێستا بەهۆی یەکێتی و پارتی و بەسەربان هاتوو باش بە زۆری هاوڵاتی چیە لەم گۆڕانکاریانی بۆ نمونە دەکرێت لە ڕێم هەڵبژارنەوە پێگەی کورد کە باز لەوکرێت لاواز بووە بەهێز بکرێت و بارەسی چارەسەری کێشەکان ینی چۆن بەهێز دەکرێتەوە بەڵێ بەهێز دەکرێت بە دەنگدان بەهێز دەکرێت بە گۆڕینی سنگی هێزەکان بەهێز دەکرێت با یەک نمونەی بەسیط کاتە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئێرانیەکان یا حکوومەتی عراقی داوان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن کرد وەک گۆڕان و کۆمەڵ و ئەمانە بێن بە تەنیا محافظە تعامل لەگەڵ عراقمان ئێمە هەموو شتێخینە بەردەستان ئەگەر ئەمان بەشەوەندی حزبیان بیستیان کرد نموداوەکاری بە فەرمیانە ڕاستەکە بەڵێ لە عراق هەوڵشیان دەکە تعاملیان لەگەڵ کەم بە شێوەی محافظات و هەوڵیان دەکە ئەمان قسە نەکەن لەسەر شێوەی محافظات بێ وەنەلاتی لایەنەکانی گۆڕان و کۆمەڵ و ئەو لایەنانە کە معارض بوون بەمە ئامادە نەبوون ئەمە بکەن ئامادە نەبوون ببنە هۆی سەبەبێک کە یەک زەڕە لە قوارەی هەرێم بێتە خوارێ لەبەر ئامادەبوون تعاملی حزبی بکەن ئامادەبوون تعامل وەک مؤسسەی دەوڵەت بکەن لەگەڵ عراقا و بۆیە نەیان کرد و ڕەدیان کردەوە ئەگەر بیان کردە عبادی ئەو ناجی جێبەجێ کرد کە ئەویست بیکە بۆیە ئەمان بە هیچ جۆرە نەیان کرد ئەگەر ئەم تەرحا بۆ پارتیەکێتی بکرایە چۆنە بوو جوابیان جوابەکان چۆن دەبوو بێگومان جوابەکان ئەو بوو کە تعامل حزبێتی بۆ نمونە لایەنی شیعی لەگەڵ یەکێتی وەزعی باشە لایەنی پارتی لەگەڵ سونە وەزعی باشە وەزع حزبەکەی باشە نەک وەزعەتەوەیەکەی ئەگە وەزعەتەوەکەی باش بووە ئێستا عەرەبی سونە لە ناوچە جێناوەکەکان تەئیدی کوردی بکردایە بەڵام عەرەبی سونە قیادەکانیان لەگەڵ پارتین وەک حزب بەڵام کۆمەلگای عەرەبی سونە کە هاوسنووری ئێمە و کێشەمان لەگەڵ ئەوانەیە دۆستایەتیمان لەگەڵیان بۆ دروست نەبووە دۆستایەتی حزبی دروست بووە نەک دۆستایەتی نەسوپاس سپاس دەکەم کاک دکتۆر ئیبراهیم سەبارەت بەوەی کە بۆ بەهێزکردنەوەی پێگەی کورد تا چەند پێویستمان بە سەرکردایەتێکی نوێیە بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقا و بۆ چارەسەرکردنی ئەو کێشانی کە خەڵکی کوردستانی شەیەتی بێگومان دەبێ ئەم جارەیان لە بەغا جیلێکی نوێ سەرکردایەتێک بە عقلەتێکی سیاسی نوێ و بە عقلەتێکی استراتیجیەوە بڕوە تعامل لەگەڵ بەغا بکە ئێمە ئەومان لەبیر نەچێ سێ پێکاتە سەرەکی لە عێراقا هەیە شیعە زۆرینەیە سونە کورد ئەم سێ پێکاتێ هیچ پرۆسی سیاسی لە عێراقا بەبێ هیچ لێک لەم پێکاتانە سەرکەوتوو نابێت و استقرار بەخۆ ناگیرێت و ناتوانێت بۆ شێوازش کە لە پێشوا هەبوو بۆ شێوازش بڕوات مادام پێکاتەی کورد بەشدارە لە پرۆسی سیاسی عێراقدا دەبێ ئەم پێکاتەیە کۆمەڵە خەڵک نوێنەرایەتی بکەن و ئەم هەڵبژارنش کاتۆتە پێش بەڕاستی گۆڕانکاری لەگەڵ خۆدا دەنی هاوکەشە سیاسەکان دەگۆڕێ و ناکرێت هێزێکی سیاسی لە بەغا لەگەڵ پێکاتێکی شیعە بۆ نمونە تعامل لەگەڵ حیزبێکی سیاسی بکات لە هەرێمی کوردستان وابزان تعامل لەگەڵ هەموو کووردا کردووە بۆیە ئەم سەرکردایەتی سیاسی لە کۆتا بەرئەنجامدا دوای هەڵبژاردنەکان دەبێ یەکگوتاریەک دروست بکرێ بۆی کەوا بە یەکگوتاری و تعامل لەگەڵ بەغا بکرێ ئەم یەکگوتاریش مانای ئەوە ناگەێنێ کە بە شێوازی ڕابردوو تعامل لەگەڵ بەغا بکرێ حیزبێک بڕیار بدا و هەمووی بە شوێنیان بڵێ هەمان شت بڵێتەوە دەبێ فعلەن ڕنگ و دەنگە جیاوازەکانی هەرێمی کوردستان حیزبەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە کورسی دەن لە بەغا ئەوانەی کە هاوکێشە سیاسەکەی بەغا ئەنەخشێنن بەڕاستی دەبێ ئەمانە دەنگ و سەدایان هەیە بۆی سەرکردایەتێکی سیاسی نوێ
پێک بێن کە لەگەڵ بەغا تەعامل کە ئەم سەرکردای سیاسی نوێ بەرژەوەندی هەموو کورد لە بەرچاو بگرێ نەک بەرژەوەندی حیزبێک نەک بەرژەوەندی تاقمێک لە هەرێمی کوردستانە کرد بەڕاستی توانین بۆسی سیاسی عێراقا بەڵێ بەبوو چوونیەوە ئەو سەرکردایەتە نوێ دەبێت لە کێ پێک بێت ینی کە دەتوانێت پێگەی کورد ینی لە بەغداد بێز بکاتەوە کار بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغداد بکات. دەبێت لە هێزە حەقیقەکان هەرێمی کوردستان پێک بێت دەبێت دەنگدان کە ئێستا بۆتە هۆکارێک بۆ هەڵبژاردننی سەرکردە سیاسیەکردنەوەکان بۆ هەڵبژاردننی نوێنەرانی عێراق نوێنەرانی کورد بۆ ئەنجومەن نوێنەرانی عێراق دەبێت ئەمانە نوێنەرایەتی کورد بکەن دەبێت ئەمانە بتوانن نەخشەی سیاسی کوردستان لەگەڵ بەغا تاوتێ بکەن و دیراسە بکەن دەبێت ئەمانە شەڕی کورد بکەن لە بەغا دەبێت ئەمانە ئەوە بکەن نەک ئەمانە لە بەغا شەڕی کورد بکەن و حیزبێکیش بڕاوە پشتی ئەمانەوە تعامل لەگەڵ هێزێکی سیاسی شیعە بکە لەگەڵ حکوومەتە بکە بۆی کەوا بەرژەوەندی شخصی خۆی بەرژەوەندی حیزبەکەی بەرژەوەندی تاقمێکی دیاریکراو لە بەرچاو بگرێت و هەرچی ئەو هەوڵانەی کە ئەو نوێنەرانە دیدەن لە بەرچاو نەگیرێت. ئەڵبەتە ئەم هەڵبژاردنە بێگومان دڵنیا بەلەوەی ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری جددی لە پرۆسەی سیاسی و هاوکێشەی سیاسی عێراق دروستەکە تایبەت بە کورد چونکە ئەم هێزە سیاسیانەی کە لە پێشووە شێوازە لە شێوازەکەم بە تایبەتی حیزبی دەسەڵاتدار تعاملیان لەگەڵ کەیسی کوردیا کردووە بەغا سەرکەوتوو نەبوون ئەتر کورد دەنگدەرانی هەرێمی کوردستانش لەوە تێگەیشتون کە ئەمان ناتوان بە شێوازێکی حەقیقی نوێنەراتی ئەم بکەن بۆ دەسەرانی مافەکان بۆ ڕووەکەنە هێزە سیاسی حەقیقەکان کەوانەی بە دووسیە کورسیەوە توانیان دەنگ و سەدایەکی گەورە ناپەرلەمانە دروستکەن توانیان بە هێزە شیعەکان بڵێن بە سونەکان بڵێن ئەوانەی کە ئێوە تعاملیان لەگەڵاگەن کۆمەڵە مافیان کۆمەڵە تاجرن کۆمەڵێ سیاسی شکوس خواردون لە هەرێمی کوردستانە ئەگەر تعامل لەگەڵەوانە بکەن بەڕاستی ئێوەش هاوشێوە ئەوان کە لەم دواییان نانەک بە شێوازێکی ڕوون و ئاشکرا بینیمە. بەڵێ بەس کاوی تۆر ئەگەر گۆڕانکاری نەکرێ بۆنم لەم هەڵبژاردنە ینی پێگەی کورد لە عێراق هەر بە لاوازی دەمێنێتەوە بۆ سەرکردایەتێکی نوێ مەلەفی کورد لەگەڵ بەغداد نەگرێتە دەست. ئەگەر لە ئەگەری سینارۆ ئەوەی کە بە هەمان شێوە کامە زۆر دوورە وابێت ئەگەر ئەم سینارۆ سەرکەوتوو بێ کە هەمان هێزی دەسەڵاتدار بڕواتەوە دیسان تعامل لەگەڵ بەغا بکە هەمان ئەو 15 ساڵی ڕابردوو چۆن بۆ بە هەمان شێواز دەبێتەوە لەبەرەوە دەنگدەری کورد دەبێت زۆر باشەوە بزانێت ئەگەر بێت و دەنگدانی ئەم جاران نەکا بە حەکەم بە شێوازێکی زۆر باش تعامل لەگەڵان نەکا و دەنگ بە هێزێکی سیاسی دەنگ بە کۆمەڵ هێزی سیاسی حەقیقی نەداکەن و نەراتیان بکەن لە بەغا بەڕاستی 15 ساڵی ڕابردوو چیان چنیوەتەوە کە ئێستا دەبینین کۆمەڵی قەیران لە دوای قەیران بەڕۆیان دەگرێت لە نەبوونی موچە لە بژێوی ژیانیان لە تعاملێکی نادروستی بەغا لەگەڵیان بەڕاستی هەمان شت دەبیننەوە بگرە قورستریش دەبێت چونکە ئەو هێزە سیاسی شیعی کە دێ حکومت پێک دێنێ دەوێت شیعەکان ڕازیکە ئێستا بە ناوماڵی شیعە تێک چووە کە ناوماڵی شیعە تێک چووە پێویستیان بەوەی کە هێزە شیعەکان لە خۆیان نەکەن بە دوژمن بۆیە ناتوانین تعاملێکی نەرم لەگەڵ هێزێکی کوردیا بکات تعامل لەگەڵ شتێک حیزبێک بکات بۆی کا بەرژەوەندەکانی ڕەچاو بکات و لە هەمان کاتە لە شارەی شیعەیشە کاریگەی لەسەر بۆیە پێویستە کات بە شێوازێ لە شێوازەکان ئێمە ئەوە بزانین کە فعلەن لە بەردەمی کووردا مەترسێکی زۆر گەورەیە ئەگەر بێت و ئەم هێزە سیاسیانە ئەم هێزی دەسەڵات حیزبە دەسەڵاتدارەکان کە تعاملێکی دروستیان کردووە لەگەڵ لە بەغا بۆ چارەسەرکردنی مافی کورد ئەمانە بە هەمان شێواز بڕۆنەوە بۆ بەغا بەڕاستی کورد هاوڵاتی کوردستان چاوەڕی چاکی بارودۆخی سیاسی خۆی نەبێ بارودۆخی بژەوی خۆی نەبێ بارودۆخی ئابووری کوردستان نەبێ چونکە ئەمانەی کە ڕۆیشتن بەڕاستی کۆمەڵی مافیا بوون کە لەوێ تعاملیان کردو کۆمەڵی خەڵک بوون کە بەرژەوەندی شخصی و حیزبی خۆیان پێش بەرژەوەندی خەڵکی هاوڵاتی ڕەشوڕوتی هەرێمی کوردستان گرتووە چونکە ئەوەی کە پێی ئەوترێ گەندەڵی بەڕاستی سوء استیخدامی منسەبێکی عامە بەکارهێنانی پێگەیەکی گشتیە بۆ بەرژەوەندی شخصی و حیزبی ئەمە مەفهومی گەندەڵیە. بەڵێ سوپاس دەکەم کاکتر سەبارەت بەوەی کە ئەوەی کە باز لە لاوازبوونی پێگەی هەرێم دەکرێت بۆنم لەسەر ئاسی ناوخۆ باز لە گەندەڵی دەکرێت لەسەر لەگەڵ عێراقا باز لە کارکردن بۆ بەرژەوەندی شخصی دەکرێت ئێمە لە بەردەم دوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە نزیکە پەرلەمانی کوردستانیش لە هەردوو ئاستەکە هاوڵاتیان دەتوانن پێگەی کورد بێزکەن لە ڕێی گۆڕانکاری بەڵێ لە ڕێگەی گۆڕانکاری توان پێگەی کورد بێزکەنەوە بە یەک نمونەی بەسیط ینی هەنێ دەوڵەت هەیە پێڵەن دەوڵەتی دیموکراسی ڕێز لە گیراو بۆ منە وڵاتێکی وەک ئیسرائیل یا مثلا هۆنگ کۆنگ ئەقلیمێکە لە سین
بەڵام هۆنگ کۆنگ نظامی ئیداری و اقتصادی ڕێزدەگیراوە لە جیهانە و بەشێکش لە سین و دنیاشی نەبوو سین حکمی بەسەر ناکاتەنە سەرۆکێکی بۆ دانێ بەڵام ئیداریەن دیموکراسی نەبوونی گەندەڵی موسساتی سەناعیەن گەشەی کردووە ئێستا هۆنگ کۆنگ کە دورگەیەکی بچوک بێ کە ئەزان ئاستی عالەمە ناوی هەیە ئێمە نەمانتوانیوە پێگەی هەرێم لە موسساتی لە ناوەوە بەهێزکەین تۆ تا لە ناوە بەهێز نەبی بنەمای دیموکراسی بەهێز نەبێ بنەمای ئابووری بەهێز نەبێ بنەمای موسساتی بەهێز نەبێ لە ڕاستە لای دەوڵەتانەک سەرۆک میلیشیا تەعامل لەگەڵاکرد وەک چۆن لە شەڕی داعشا ئێمە پێمان وابوو ئەم هەموو وەزیر دیفاع وامانە دێن لەبەر خاتری هەرێمی کوردستان نا لەبەر خاتری ئەوە تەعامل لەگەڵ سەرۆکی پێشووی هەرێما کرد کە وەک سەرۆکی هێزێک تەعاملیان لەگەڵا کرد ئێمە لێمان ئەوان لیان تێکچوو بوو لەبەرەوەی ئەمان ئەزانن لە هەرێمی کوردستان کە موسسە نەبوو تۆ بێهێزی بەرامبەر بانی بە بەغداڵی تۆ گەندەڵی خۆش گەندەڵی بانی بە بەغداڵی تۆ نەوت با بڵێن ئەشاریتەوە ئەڵێ من نایشارمەوە داتاکەمە بەستۆی شاریتەوە بانی بە بەغاڵی من دیموکراسی بەڵێ دیموکراسی تۆ ڕۆژنامە نووسە کوژی تۆ ناڵی مزاحمت تۆ گەندەڵی لە هەرێمی و بەڵێ کاریگەریەکی زۆری لە لاوازبوونی پێکەی کورد بۆ لە بەغا کورد نمونەیەکی نیۆ بوو جوان بوو بۆ عەرەبی عراقی بەڵام ئەمانە نمونەیەکی خراپیان پیشاندا تەنانەت لە ناوچە جێناوەکان نەیانتوانین تورکمانەکان بکەن بە دۆست نەیانتوانی عەرەبەکانی جێناوەکان کە سوڵتەیان بەسەر هەبوو بەهۆی تەقسیمکردنی حزبی و ئەمانەوە بە ئیدارەدانێکی خراپ لە ناوچانە توانێن ئەوانش نەبوون بە دۆستمان ئێمە نەمانتوانێت دۆست لە عێراق دروستکەین ئێمە ئەوان توانیویانە دۆستی حزبی جارجار دروستکەن ئێستا دەنگدەر لە بەردەمەوەدایە کە بۆ نمونە لەم هەڵبژارنە پێگەی کورد لە عێراق بۆ نوێست بە دەنگ دەتوانێت ئەمە بکە باشان قۆناغی داهاتوو بۆ هەڵبژاردننی کوردستانی ژە ئەمە بکات ئەمە دوو قۆناغی ئێستا دەنگدار ئەرکێکی قورسی لەسەرا چونکە لە دوای قۆناغێکی ترە کوردستانی پێش 16 ئۆکتۆبەر نییە دوای 16 ئۆکتۆبەرە کە پێگەی سەربازی مالی ئەم حزبانە بەرەو لاوازی ئەچن بەهۆی عێراقەوە بۆیە دەنگدەر ئەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێ بۆ گۆڕینی ئەم هێزان لە عێراقا بۆ نەتی کورد و ئەمە کاریگەری لەسەر ئایدی هەرێمی کوردستانی شەبێت بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان دڵشاد حسێن ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆسای زانکۆ و شارەزا لە کاروباری عێراق سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ کارەرم تا بەرنامەیەشتر پاتانەوە